تدقاري أو قمرة هنكي بمردال هەمومان بە خۆشیەکتریەوە بەیەکەوە بەربانگەکەینەوە بە ئومێدی ئەوەی کە خوای گەورە تاعات و عیبادەتمان لێ قبولکە ڕۆژیەکانمان لێ قبولکە خوای گەورە بیکا بە مایەی خێر و بەرەکەت بۆمان ئینشاءالله بیکا بە مایەی خێر و بەرەکەت ئینشاءالله بەر شەفاعەتی شەهیدەکانمان بخای ئینشاءالله. ئەمە سیستەمی ئێمەیە سیستەمی کۆکردنەوەی کۆمەلگایە ئەبێ ئەو کۆمەلگای کەوا دەسەڵات هەوڵی بەردەوازەکردنیەدا هەوڵەوادات کەوا لایەنە کۆمەڵایەتیەکان هەموو لە یەکتری دوورکەوینەوە ئەمە ئەرکی ئێمەیە کە بتوانین ئەمڕۆ هەمومان بەیەکەوە ئەمە ئەرکێکی سەرشانی دەفگەری ئازادی و دەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان و ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستانە.